من لە سەرەتاوە ئاگادارم چەند ماندوو بوون لە ڕێخستنی ئەم دیدارە. من زۆر سپاسیەوە و برادرانە ئاکەم کە بیرۆکەکەیان هێنایە پێشەوە و گەشەیان پێدا و ئامادەکاریان بۆ کرد و ئەوەش بەرهەمەکەیەتی کە ئەمڕۆ لێرە ژمارەیەکی زۆر خەڵک لێرە کۆبووینێتەوە. دڵنیام فلیمەکان لە ئاستی چاوەڕوانی ئەو برادرانەیە بن و ئەو برادرانی کە لە کوردستانیشەوە هاتوون بەخێر بێن سەر چاو کە زیاتر بۆنەکەمان کە لەگەڵمانان پێیان شادەبینەوە زیاتر بۆنەکەمان خۆش دەکەن. دەستان خۆش بێ ماندوو بن. سپاس بۆ بەسەرکردنەوەتان لە سەرەتایە بەڕاستی بۆ هەڵسەنگاندن ڕەنگە کەمێک هەڵسەنگاندنی ئەم کارانە لەلایەن منەوە کە هونەرمەندێکی بوارێکی ترم ڕەنگە سەخت بێ و یاخود ئەگەر ئێمە بین هەڵیان سنگێنین بڵێن کار و پیشەی ئێمە نییە بەڕاستی. بەڵام بەڕاستی من بە شانازیە و باسەکەم ئێوارێکی زۆر خۆشم برد بەڕێوە چەنە من لە لەندەنەوە بڵێن ئێمە لە لەندەنەوە گروپێک بووین هاچین بۆ ئێرە بە خێزانی بانگهێشتکرا بووین. سپاس بۆ بانگهێشتەکەیان، سپاس بۆ دەستەی دامەزرێنەر و بۆ سەرجەم ستافی ئەم کارە کە ئەم ئێوارەیان ڕێخستووە کە ئەم دیدارەیان ڕێخستووە. بەڕاستی من یەک ڕای خۆمم هەیە، من ئەڵێم هیچ هونەری نییە، هیچ ئازایەتی نییە لە نیشتیمانە ئەگەر شتێ بکەیت بۆ لەبەری چواردەورەکەت هەمووی هاوزمانی یەکن، هیچ کێشت نییە، بە ئاسانی ئەتوانی قاعە بگری، بە ئاسانی ئەتوانی کار بکەی، ئەکتەر بێنی، هەر شتێ بکەیت. بەڵام هونەریە ئازایەتیە ئەگەر بتوانی لە غەریبایەتیە و لە سینەمایەکی بەریتانیا تۆ کاری نواندنی کورد بخەیتە سەر شاشەی ئینگلیز. بەڕاستی ئەمە بۆ خۆی گەورەیە، بۆ خۆی ئێمە ناڵێن ئەمە ئازایەتی بڵێن لە بردنەوەی جەنگە، نا ئێمە لە جەنگانین، بەڵام ئەمە ئازایەتیە بۆ ئەو هونەرمەندانە کە توانیویانە لە چۆنەڵی لە سادەییەوە لە کۆمیونیتییەکی کوردیەوە بگەنە ناو ئینگلیزەکان، بگەنە سەر سینەمایەکی ئینگلیز کارەکانیان پەخشکەن. ئەمە بۆ خۆی ئەمە زۆر گەورەیە، ئەبێ کورد بەڕاستی شانازی بەم ئێوارێ و بەم دیمانەوە بکە. دووبارە و سێبارە دەستخۆشییان لێ یەکەم هیوای سەرکەوتنی زیاتریان بۆ خوازم بەڕاستی هەرچەنە من ئەمڕۆ بانگهێشتەکەی ئەمڕۆ کە من هاتبووم بۆی بەڕاستی حەو کورتە فیلم بوو، یەک لە یەکی جوانتر بوو بەڕای من. ئیتر من ناتوانم زۆر بچمە دیتێڵی وردەکاری لەوە زیاتر. هیوای سەرکەوتنیان بۆ خوازم بۆ هەموو بەشدار بووان. وەڵات دەستخۆشیان لێ یەکەم کارێکی سەرکەوتووە، جوهدێکی زۆری تاکراوە. ئەوەی لێرای بینین کۆمەڵە فیلمی باش هاتووە جێگەی دەستخۆشیە. دڵخۆشم بەو کوالەتیە و فیلمانە بەو کوالەتیە باشە کراوە. هیلاک بوونێکی زۆر هەیە بە ئیشەکەەوە لە هەموو ڕوویەکەوە. بۆ من حەزەکەم ئەم دیدارە لە هەموو شوێنەکە هەبێ، بەس ئیتر ئەگەر ئیمکانیەت هەبێ و بەردەوام بێت ئەوە مای دڵخۆشیە بۆ هەمومان. ئەوەی پێمانە کرێمە بتوانین پشتگیری ئەم کارانە بکەین، بتوانین دەستخۆشی لێ بکەین. ئەگەر هەر هیچی پێ نەکرێ بتوانی ساردی نەکەیتەوە لەوەی کە هەنگاوێکی تر بنێ. بۆ من ئەمانە جێگەی تەقدیرە دەستخۆشی لێ کە بە یەکانەکەم لە دایرەکتەر و لە سەرپەرشتاری شەکار هەمووی. سەرەتا دەستخۆشی زۆرم بۆ ستافە بەڕێزەی کەم دیداریان ڕێکخستووە. بەڕاستی ئەم جۆرە دیدارانە زۆر پێویستە بۆ هەموو کوردانی تاراوگە کە کارەکانی هونەرمەندانی خۆمان ببینن و لە پاڵیشە ببێتە پردێکی پەیوەندی لە نێوان هونەرمەندانی کورد لەگەڵ هونەرمەندانی دەرەوە. زۆر گرنگە ئەگەر هەوڵ بدرێ ئەم بینەرەی کە لێرەیە تەنها بینەری کورد نەبێ. بەڕاستی ئەمەوە ئاکات کە لەگەڵ دەرهێنەر و ئەکتەر و بینەری بیانیدا تێکەڵ ببین کە ئەمە دەرگایەکی گەورە کاتەوە بۆ هونەرمەندانی خۆمان. پڕبەدڵ دەستخۆشیان لێکەم و هیوادارم ئەم دیدارە بەردەوام بێت و زیاتر پشتگیری بکرێت. وەکو فلیمەکان من خۆشحاڵم هەڵبەتە، من فلیم ناس نیم، بەڵام وەکو ئەحساس تێگەشتنی خۆم کۆتا فلیمیان ئەوە فلیمێکی بەقوت بوو و ڕاستیە جێگەی سەرنج و هەڵسەنگاندنی زۆری لەسەر برێ بکرێت ئەوە، چونکە باسی واقعەتی کوردستانەکە و ئەوەشی کە لێرەنا ئەم کوردە چالاکە و ئەم خەڵکە پێگەشتووە بینی کۆبوونەتۆ لێرەنا، ئەمە بۆ خۆی نیشانەوەیە کورد لێرە چالاکە و کورد لێرە نەتوانیوێتی بچێتە پێش و ئێمە لە وڵاتە پاشەکشەمان نەکردووە و دەرفەتی زۆر باشتریش ئەکرێت دروست بێت بۆ ئەوەی و کار و بەرنامەی باشتر لە هەموو بوارەکان لەباری لۆبی، لەباری دیبلۆماسی، لەباری فلم، لەباری پەروەردە
و لەباری نیشتمانی لەباری خاوەنداریکردن لەو قەیران و نەهامەتیانەی کورد هەیەی لە دنیا یان بەرز ڕاگردن و ناساندنی ناسنە ئەو چمکە کولتوری و فەرهەنگیانەیە ئەمە کە هێزی ناسنامەی کوردیە وەکو نەورۆزە وەکو یەڵدایە وەکو جەژنەکانی ترە وەکو یادی هەڵەبجێ وەکو یادەکانی ڕاپەڕینە وەکو شکۆداریە مەسەلەن پشتگیریکردنە لە ئەو چمکانەی کە گەلی هەرێمی کوردستان پێویستێتی وەکو میلەتەکە وەکو خەڵکەکە و وەکو ڕۆژاوای کوردستان پێویستێتی وەک ئەوەی کە و لە ڕۆژەڵاتی کوردستانە لە باکوورە ئێمە لەژێر داگیرکاری و زڵمێکی نەبڕاوەی 100 ساڵین و لێرەنە لە ئەوروپا پێگەیەکی باشە لێرە ئێمە بتوانین بەپێی ئەو ئیمکانەت و توانانەی کە هەیە خاوەندارەتی لە دۆزی میلەتەکە بکەین یا کورتی کەیتۆ لە پێناسەیەکی کورتە ئێمە هەمومان وەکو قەرزاری ئەو میلەت و نیشتمان و کولتور و زمانین کە ئێمەی پێگەیاندۆ ئێمەی گەورە کردو ئەو دایک و باوک و داپیرە و مامۆسا و دکتۆرانە خاوەنداریان لە ئێمە کردووە ئێمە لێرە توانین قەرزێکی بچووکی ئەوانە بینەوە بەوەی خاوەندارەتی لەو چمکانە بکەین کە لێرە پێویستە بۆ میلەت هەر زۆر خۆشحاڵم بەڕاستی ئەبوو ببێ ئەمیشان بەڕاستی زاد لە حەد خەڵکەکە مرتاحە خەڵکەکە زۆر چۆن بباسکەم نازانم وەسفێکەم لە خۆشیە بەڕاستی لە حەفلەکان زۆر خۆشترە ئەبوو ببوایە کورد پێویستی بەم شتانەیە هەستەکەی هەی بوونە هەیە کوردستان پێویستی بە دوشتی ئاواز جوانە بکرێت لە بەریتانیا لە شارەکانی کە لە وڵاتەکانی کە بەڕاستی زۆر خۆم بە خۆشحاڵە زانم بە شادمانە زانم کە ئەم خۆشەویستانەی بە تایبەتی کورساتم بینی زۆر خۆشحاڵم ئەوڕۆ بۆ دووەم جار بەشداریمان کرد لە دیداری فیلمی کوردی بە هاوکاری ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد بەڕاستی فیلمەکان زۆر لە ئاستێکی بەرز و جواندا بوون زۆر خۆشحاڵ بوون بەم دیدارە بە ئاشنابوون بەو هونەرمەندە بەڕێزانەی کە بەشدار بوون لەم دیدارەدا دەستخۆشی لە کاگۆڤە و ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد دەکەین بۆ سازدانی ئەم جۆرە دیدارانە و هەروە سوپاسی کاکدارۆ دەکەین بەعقەت ئەرکیان کێشا و هیوای سەرکەوتنیان دەخوازین ئەم جۆرە بیرۆکانە لە بەریتانیایە بەتایبەت بیرۆکەی دیداری فیلم کە ئەزمونێکی نوێیە بەڕاستی گرنگە لە بەریتانیا ئیشی لەسەر بکرێ بۆ لەبەرەوەی ڕەوەندی کوردی جالی کوردی لە بەریتانیا زۆرن و پێویستمان بەم بە سەقافەی فیلم هەیە بە مەسەلەی فیلمسازی هەیە بەتایبەتی خەڵکیی زۆر بەتوانەمان هەیە وەکو کاکدارە و هاوڕێکانی کە ئەتوانن ئەم کارانە بەڕێ بکەن بەڕاستی لە دەرەوەی ئەمە ئەم ئیشانە هەمووی کولفەی تێچە پارەی تێچە لە دەرەوەی ئەمە من پێشنیارێکم بۆ ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد و سەرجەم کۆمەڵە و ڕێکخراوەکانی تری بەریتانیا هەیە کە بڕێکیش پارە کۆ بکەنەوە بۆ هاوکاریکردنی ئەو گەنجانەی کە تازە هاتوون بەڵام لەسەر ڕێگە ڕاستەکە لایەندا وەکو چی مەسەلەن گەنجمان هەیە لە ناو ئوتێلایە بەڵام بەهۆی هاوڕێیەکی خراپەوە تووشی قمار بووە ئەمە ژیانی داغانەکە زۆر خەتەرناکە یعنی هەندێک دیوی شاراوە هەیە لە ناو ژیانی گەنجانی تازە هاتووی ئەم وڵاتەیە کە هەمویان منە بەشێکی زۆریانە ناسم بە حکمی ئەو تێکەڵی و علاقەی هەمە نایبینین چالاکوانان ئەمە نابینن کە گەنجانێک خەریکن بەرەو تووشی مەسەلەی قمارە بن مەسەلەی دەرمانێکێک لەو بابەتانەی کە زۆر گرنگە فۆکەسی بخرێتە سەر ڕێکخراوە کوردەکانیشی لەسەر بکەنجالی کوردیشی لەسەر بکە کە بەڕاستی ئەمە ئافاتێکی زۆر مەترسیدارەوە خەتەرێکی گەورەیە لەسەر ژیانی ئەو گەنجانەی کە تازە هاتوونەتە ئەم وڵاتەوە. کەناڵی BK4 لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا کەناڵی BK4